بەڵێ زانمان وەک لە پێشەکیدا ماژەما پێکرد و گەنج ئەپێکیان دروست کردووە کە ئاسانکارێکی باش خزمەتێکی باش بە گەنجان دەکەن. دەیبینی زۆرجار گەنجان یان ئەو کەسانی کە پێویستیان بەکارێکە دەبێت بەشە لە شازەکان یان خەڵک بناسن یان بە شازێ لە شازەکان سیڤی و کۆمەڵی وردەکاری ئەنجام بدەن بووی کە هەلێک کاریان دەستکرد یان زۆر جار هەندێک ڕێکخراو هەندێ شوێن هەن بڕۆپارەیەکیشان لێ وەردەگرن بۆی کە هیچ هەلێکی کاریان دەستکرد. جا ئەم دوو گەنجایزە لێرە میوانن ئەوان ئەپێکیان دروست کردووە بۆ ئاسانکردنی دۆزینەوەی هەلی کار بزانانی ئەم ئەپە چۆن کار دەکات، ئاسانکاریەکان چین، چۆن گەنجێک دەتوانێت هەلی کار لەم ئەپەدا دروستکە. گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ هەردووکیاندا بەڕێز کاک هێدی هادی محەممەد دروستکەری ئەپی کاردۆز واروە دکتۆر ڤێنوار بەهادین پزیشکی دەرمانساز و ئامادەکاری ئەپی کاردۆزیە خۆ بەخێر بێن. بەخێر بێیان خۆ کاگەیان لە جەنابەوە دەست پێ بکەین چۆن بیرۆکەی ئەم ئەپەتان نادروست بوو، چۆن پێتان وا بوو مە شتێکی گرنگە با دەست پێ بکەین و ئەپێکی لەم چەشنە دروست بکەین. وڵای خۆمانە مشکلانەمان بینیوە کە بتێت ئیشێ بدۆزیتەوە ڕاستە ئەبێ ئاگاو لە دەکەناڵی تەلێگرام بێت، ئەبێ ئاگاو لە گروپەکانی فێسبوک بێت. ئێمە بیرمان کردەوە ئێستا زیرەکی دەستکرد هاتووە باشە ئەتوانێت ئێمە بۆ تێکمان دروست کردەوە هەر هەلی کارە بڵاو بێتەوە لە تەلێگرام بێت، لە ڤایبەر بێت، واتساپ بێت، گروپەکانی فێسبوک بێت، وەرەگرێت و بە زیرەکی دەستکرد پۆلیێنێکات شارەکان جیاکاتەوە، جۆری کارەکە جیاکاتەوە، ئەگە موچەکەی تێ موچەکەی جیاکاتەوە. ئیتر ئەو بەکارێنەرەمان کە ئەپلیکیشنەکان تاوەزانەوە بەدوای هەر هەلی کارێکا بگەڕێن کە هەلی کارەکە بڵاو بۆ ئێمە نامێکم بۆ نێری، یعنی پێویست ناکات دانیشەیە سەیری ئەپلیکیشنەکەمان بکات کە هەلی کارە هەبوو ئەو کاتە بڵاو ئەو کاتە نامێکی بۆیێت. زۆر باشە دکتۆر ڤێنوار با بێمە لای تۆ بەخێر بەیاخوا. ئەمانجی سەرەکیتان لە دانانی ئەو ئەپە چییە و ئەتانەوێت کێ سوودمەند بێت لەم ئەپە تەنها بۆ ناوچەیەکی دیاریکراویشە ئەپەکە خودت بۆ سەرجەم شار و شارۆچکەکان دەبێت؟ ئەم ئەپلیکیشنی کە ئێمە دروستمان کردۆ بۆ هەموو کەسێکە، بۆ هەر هەموو کەسێکە و کەسانی کەوا بێ ئیشن بێکارن ئەیانەوێت ئیشێ بدۆزنەوە ئەتوان ئەپلیکیشنەکەی ئێمە بەکاربێنن و پێویست ناکە بچن گروپەکانی تەلەگرام گەڕێن یاخود هیچ شوێنێکی کە بگەڕن، چونکە هەچی ئەو هەلیکارانی کە بڵاوکرێتەوە تر لە هەر شوێنێ بێ یەتە ناو ئەپلیکیشنەکەی ئێمە. ئەپلیکیشنەکەی ئێمەش بە نۆتیفیکیشنێ بۆ تەنێرێ ئەڵێ فلانە ئیشەیە بۆ منە لە شوێنێ لەگەڵ تۆە ئەگونجێ و ئیشە ئەتوانی سیڤەکی خۆتیان بۆ بنێریان تەلەفۆنیان بۆ بکەیت بۆ ئیشەکە بەدەست بێت. ئەگەر خاوەنکارێک بێوێ هەلیکارەکە ڕاستەخۆ لە ڕێگەی ئێوە بڵاو کاتەوە بۆ شێوازێ ئەتوانن یاخود تەنها لە گروپەکانەوە ئێوە هەلیکارەکان ڕائکێشن بۆ لای خۆتان؟ بە هەموو شێوازێک ئەتوانێت هەچ کەسێک بێوێ کە ئیشەکەی بڵاو کاتەوە ئەتوانێت لە ڕێگەی ئەپلیکیشنەکەی ئەمەوە بڵاوی کاتەوە سوودمەندیشە بێت. بەڵێ ئەو کلێنەی کە هەبوو لە ڕابردوودا لە بینی خاوەنکار و کەسێک کە کارێکی دەست پێ ئەم ئەپەتوانێت بە شاز لە شازەکانەمە جێبەجێ بکات و بۆ خاوەنکارەکانیش ئاسانکاریەک بێت سێرەکات یان ئیشێکە خۆی ئەوێت بەدەستی بێنێ بیاتە ناو ئەم ئەپۆ یان لە شوێنێکی دیکە بڵاوی کاتەوە ئاسانکاری کراوە بۆ ئەوش. ئێمە زیاتر ئاسانکاریەکەمان بۆ ئەوانەیە کە بەدوای ئیشاگەڕێن، یعنی ئێمە بە ئۆتۆماتیکی هەلی کارەکان وەرەگرین، بەڵام بۆ خاوەنیشەکان ئەوەنە مشکلێکی گەورەیان نییە. بەڵێ ینی ئەوان مەبەستم وەیە لە ڕابردووانیش لە گروپ و لە شوێنەکاندا مەسەرەن بە دوای ئەوەدا دەگەڕان کارمەندێکیان دەستکرد کە خۆیان مەبەستیانە دەکرێت ئاسانتر بتوان ئەو کارمەندە بدۆزنەوە لە ڕێگەیم ئەپەوە. بۆوانیش ئاسانکاریمان کردەوە چونکە بتەوێت کەسێک بدۆزیتەوە با بڵێن گرافیک دیزاینەرێک دەوێت پرۆگرامەرێک دەوێت ئەبێ بچی جوێنی گروپەکانی پرۆگرامەرەکان بکەیت، ئەبێ جوێنی گروپەکانی گرافیک دیزاین بکەیت لێوە بڵاوی بکەیتەوە بەس لای ئێمە بڵاوێکاتەوە ئەگەر کارمەندێک هەبێ بۆ ئەو دەستەکەوێت. زۆر باشە کاک هەدی شێوازی بەکارهێنانی ئەپەکە چۆنەوە کەسێک ئەگە بیێم ئەپە بەکاربێن پێویست بە خۆ داغڵکردن هەیە یان چۆنیە؟ ئەپلیکیشنەکە کایکەیتەوە ئێمە داوای ڕقم تەلەفۆن ناکەین، داوای ناو ناکەین، تەنها بێتەڵم بە دوای چ ئیشێک ئاگەڕێت وەلا چ شارێکیش دەتوانانی بۆ ناگەر کەشی شارە نییە بتوانانی سلێمانی هەولێر هەڵبژێری
کارگو گەڵبژێریت دگۆ گەڵبژێریت دوایەوە هەلی جۆری کارەکان هەڵبژێریت ژمێریارە دکتۆرە هەر هەلی کارە بێت تقریبان 100 هەلی کارمان جیا کردوێتەوە ئێمە ئەوە دیارەکەیت و تاویت ڕاقی نییە بەسەر ئەپلیکیشنەکەی باشە چەند شاری هەرمی کوردستانی تیا ئەپلیکیشنەکە هەموو شارەکانی تێ هەڵەبزی تێ سلێمانی و کەرکوب و دۆکە هۆلێر و سلێمانی واتە کە بۆ سلێمانی دیاری کرد سەجم ئەو کارانەی کە لە قەزا و ناحیەکانیش بڵاو ئەکرێتەوە ئەچێتەوە ئەو بەشە قەزا و ناحیەکان کێشەیەکمانە لەگەڵیان هەلی کارەکان زیاتر بە ناسیاوی پێیاکەن یعنی ئەگەر هەلی کارەکانە بێ خۆیان ئەچن پرسیارەکەنەوە شەخسی بەس نامەمە بواتەوە هەنێ ئەوانێک بە دوای ئیشاگەڕن لە قەزا و ناحیەکان وڵای قەزا و ناحیەکانیش دانە بەڵام داتای پێویستمانێ بۆ ئەوان ڕاستە داتادا لێ ڕێکخراوێت کەسێکە بێ هاوکارتەمە دەتوانێ ئەوش ئەوە وردە زیاد بکەن بۆنە ئەگەر خاوەنکارەکان نامان بۆ بنێرن هەلی کارەکانمە بۆ بنێرن توانین جێکەینەوە بێکمان دکتۆر بێم لە لای بەڕێستان لەو ئەپەدا پیشەکانەمووی جیاکراوەتەوە ینی کەسێک کە پیشەیەکی لەوەیە بتوانێت کارێکی دەستکرد کلیکی لەسەر کات و بگەرە بزانێت چ شتێک بۆ ئەو گونجاوە بەڵێ ئێستا بۆ نمونە خۆم من پزیشکی دەرمانسازم باشە بمەوێ ئیشێکم دەستکەوێت ناچم لە ناو گروپەکانی تەلەگرامە بڕێم گروپەکانی فەیسبووکە بگەڕێم یەکسەریەم ئەپلیکیشنی کاردۆز داڵبەزێنم لە ئەپلیکیشنەکە شارەکەی خۆم دیارەکەم لەگەڵیشە پیشەکەی خۆم دیارەکەم پزیشکی دەرمانساز بە تایبەتی دیارەکەم و دوای ئەوەش هەچ هەلی کارێک بڵاو کرێتەوە تایبەت بێ بە دەرمانسازەکان یەکسەر بە نۆتیفیکیشن بۆمی ئەو دەقەیە یەکسەر بۆمی ئەوە نییە کە بڵێ درێنکەویت و وەڵا هەلی کارەکە بڵاو کراوەوە تۆ ئاگاو لێنەیەکێکی کە وەرگیراوە لە شوێن تۆ ئەوانەی تیان نیە هەر هەلی کارێک بڵاو کرێت و یەکسەر بە نۆتیفیکیشن بۆ تەنێرێت و تۆش یەکسەر توانین سیڤەکەی خۆ تەقدیم بکەیت و ئیشەکە و دەستکرد دکتۆر ڤینوار بە چەند زمان ئەپەکە بەردەستە چکە ئەوانەی کە لە دهۆکیشن بە شێوەزاری کرمانجی بادینی هەیە ئەپەکەیان تەنها سۆرانیە بەڵێ لە ئێستایا بەس زمانی سۆرانیمان تێکردووە ئینشاءڵڵا لە داهاتووشە ئەکرێ زمانی زیاتریش بۆ زیاتر بکەین چکە ئەپلیکیشنەکەمان جارە تازەیە کەسێک یەکەم جار دێتە ئەم ئەپەوە با من هەر لە سێرچکردنی و بیدۆزێتەوە لە داوەزانی ئەپەکانە چی بنووسێ دواتر کێتە ناوێ ئایا داوای سیڤی لێ کات شێوازەکەی چۆن چۆنیە بووی کە گەنجانێک کەسانێک سوودمەر بن لە داوەزانی ئەوە بۆ خۆیان هەر لە ڕێگەی ئەپستۆر و پلەیستۆری ناو مۆبایلەکەمان هەمومان هەمانە پلەیستۆر یا ئەپستۆر لە ناو مۆبایلەکەمان لە بەشی سێرچەکەی ئەنووسی کاردۆس لەوێ ئەنووسی کاردۆس ئەپلیکیشنەکەی ئێمە بۆێنێ دا بەزێنی تو داخلی ئەپلیکیشنەکە بی هەنێ پرسیاری لێکاڵێ پرسیاری ڕەگەزەکە پرسیاری شوێنەکەتەکە هەنێ پرسیاری تریشەکە پرسیاری پیشەکەتەکە ئەوانە دیارەکەیت و یەکسەر داخلی ئەپلیکیشنەکە بی پێویستی بە سیڤی دانانوشتی واژ نییە لە ئەوەڵابی تر هەچ ئیشێکە بە دڵ بێ ئیشەکان تەوان ئیمێل دانراوە ئیمێڵی خاوەن ئیش دانراوە یاخۆ هەنێجار لینک دانراوە هەنێجار ڕقم دانراوە ئەچی سیڤەکەی خۆت ئەنێری بۆ ئەو شوێنانە یانی ئەنێری بۆ لینکەکە یاخۆی نێری بۆ ئیمێڵەکە ئەنێری بۆ ڕقەمەکە بەو شێوازە وەرەژیری لە ئیشەکە کاک هێدی ئایا ئەپلیکیشنەکە تەنها هەلی کاری تیا هەیە خزمەت گوزاری دیکەش لە خۆ ئەگرێت چونکە هەندێک کەس هەیە بۆ نمونە سیڤی هەنێک کەسێک کێشە لە دروستکردنی سیڤیا هەیە ئەگەر ئەم جۆرە خزمەت گوزارانەشی تیا هەیە چۆن چۆنی بەکاردێ هەتا ئێستا بەس هەلی کاری تیا خزمەت گوزاری تریتیان نییە فکرتان لەوە نەکردوێتەوە کە بۆ شێوازە خزمەت گوزاری دیکەش دابنێن تیایدا بەتەمان داێن بەڵێ حەزەکەین سیڤی دروستکردنی تیا بێت سیڤێک دروستکردن بۆنێک کەس قورسە ڕاستە ئەمانەوێت بە ئۆتۆماتیکی سیڤەکەش بۆ دروستکات بە پێیەوەی کە چه ئەزمونێکە هەیە یانی کوێ ئیشە کردووە کاکێتی زۆرترین ئەو هەلیکارانە چۆن ینی هیچ ئامارێکتان لە بەردەستایە کە چی زیاترێتە ئەم ئەپەوە کە هەلی کار بێت ینی خاوەن کار بە دوای بگەڕێت و گەنجێکیش بێوە دەستیکەی و کارە ئەمارمان لایە بەڵێ لە گروپێکی پرۆگرامەری کوردەکان بڵاومان کردەوە باشە هەروکە ئەمارێک هەر بۆ خۆشی بڵاومان کردەوە زۆربەی هەلیکارەکان هەلیکاری سوپەرمارکێتە هەلیکاری کارگێ پاسەوانیە
ئەمانی زیاترتیان بەڵێ زۆربەی کەسیش بەدوای ئەو هەلیکاریان ناگەڕێت. کاک دکتۆر ئەوەی دانرا و موچەکەشی تا دانرا بوون ئیشێک بێ هەنی خاوەنکار هەیە حەز ناکە باسی ئەوە کە یەکسەر بڵێ موچەکەی چەندێ و چەند نییە بەس زۆربەی هەلیکار هەیە کە خاوەنکارەکەی یەکسەر دیاری کردووە کە ئەڵێ موچەکەی چەندێ و چەند نییە ئێمەش یەکسەر لە ئەپلیکیشنەکە دامان ناڵە بەشی سەرەوەی موچەکەی. باشە کاک دکتۆر ماوەی چەندێک بوو کە خەریکی دروستکردنی ئەم ئەپلیکیشنە بوون و چەندێکی شە بەردەستە بۆ هاوڵاتیان ئەم ئەپلیکیشنە؟ ئەپلیکیشنەکە ئەم برادرە بڕێزی خۆم دروستی کردو مەگەر پرسیارەکە لەو هێدی تجوابان بەرە فەرموو. وڵات تقریبان هەژمان خەریک بووین تا زیرەکی دەستکردنەکەمان لێ کرد خەڵەت نەکات چونکە زیرەکی دەستکرد زمانی کوردیەکی باش نییە بۆ نە هەلیکارێک خاوەنکارەکەی نووسی بەدوای مارکێتێک ئاگەڕێ کارمەندێکی مارکێت زیرەکی دەستکردەکە وازانێمە بەدوای کارمەندی مارکێتینگ ئاگەڕێ یعنی تقریبان هەژمان خەریک بووین تا مەزبوطمان کردو. تقریبان ئێستا چنێکە کە لە بەردەست هاوڵاتیاندا دەتوان بەکاری بێنن؟ تقریبان مانگێکە بێت مانگێک بێ ینی پێش بڵاومان کردبوو بەس ڕکلامشتمان بۆ ناکرد ئێستا دەستمان پێکردەوە چونکە ئێستا مەزبوط بوو. ئێمەش ئەوە ئەروەکو ڕکلامی خەریکە بین ئەوەی گەنجان بتوانن سوودی لێبین دەستی ئێوەش خۆش بێ. باز لەوە بکەین کە لەم ئەپەدا کاک هێدی وتە سۆپەرمارکێت و پیشەی تر ناکرێ وردە وردە دابنێشتی دیکە دابنێت کەسێکە لە ماوەی داهاتوودا زیاتر بکرێت لەم ئەپەدا؟ هەموو پیشەیەکمان تێدانەوە تقریبان یەکەم جار کە ئەپلیکیشنەکەمان دروست کرد بەڵێ 3000 هەلیکارمان وەرگرت 3000 هەلیکار بەڵێ لە سلێمانی دەوروبەریان هەموو شارەکان سلێمانی و هەولێر زیاتر زۆربەی هەلیکارەکان لە هەولێرە بەس ئێمە 3000 هەلیکارمان وەرگرت بە پێی جۆری کارەکان هەلیکارەکانمان جیا کردەوە یعنی هەموو هەلیکارێکی تێە هەلیکاری ژمێر یاری تێە بەشی یاسای تێە گرافیک دیزاینەری تێە دکتۆری تێە مندوبی دکتۆری تێە دەرمانسازی تێە. کاگەدی لای ئێوە دەرەکەوێت کە چەند کەس ئەمەپەی دابەزاندووە بۆی وردە وردەها زیاتر خەڵکی تر گەنجان دایبەزێن ئەمەپە؟ هەتا ئێستا تقریبان 3000 کەس دایبەزاندووە بەکارێنێ لە مای مانگێکدا لە مای مانگە بەڵێ ئەو کەسانێکە دایبەزێنن ماشەڵڵا ئەپلیکیشنەکە ناسڕنەوە زۆر دڵیانە لە ئێوەش دەرەکە بیسترێتەوە دەرەکەوێت بەڵێ تقریبان هەموو مانگێک 2000 هەلیکار بڵاوەکەینەوە یعنی لەو شوێنانی کە هەلیکارەکان بڵاوەکەنەمێ وەریانەگرین و زیانەکەینەوە. باش ئاماژت بۆ کرد کە لە شارەکانی هەرێمی کوردستان زیاتر هەلیکارەکان وەرئەگرن و بڵاوی ئەکەنەوە هەنێک کەسیشمان هەیە کە حەز ئەکا بشێتە بوون لە شارەکانی خواروی عێراقەوە ئیش بکە ئایا هەلیکارەکانی ئەوێش بڵاو ئەکەنەوە یاخود هەوڵتان داوە هی ئەوێش تیایدا بڵاو بکەنەوە؟ وەڵای مشکلەکە پارەیە چونکە زیرەکی دەستکرد پارەیە بێت ئەگەر هەلیکارەکانی عێراق دابنین لاوانە بگاتە 5000-6000 هەلیکار ئەم هەلیکارەکە وە زیرەکی دەستکردێنێری پارەکەوێت ئێمە تقریبان ئەگە 2000 هەلیکار بڵاوکەیتەوە تقریبان $40 لەسەر ئێمە بێزگە لە سێرڤەر و مەسرفەکانی تری لەبەرەوە بەس هەلیکارەکانی کوردستان بڵاوکەن جارە. هەتا ئێستا چەندێکتان خەرجی کردوەتەیە؟ تقریبان هەموو مانگێک $50-60 لەسەر ئەگی خۆتانە ئەمان بگومان؟ بەڵام ینی ئێمە پارێک لێ قەزانج ناکەین پارەشی تازە دەکەین بەزانی کە ئەپلیکیشنەکەمان دروست کرد وای لێەوە خۆشمان بەکارمانێنە دەستا خۆش بێ بەشکم لە داهاتوودا کۆمەڵێک ڕیکلامیش بێتە نێو ئەمە پێ بۆ ئێوە ژانی هەر باشە کەسانێگەن یانێ ڕیکلامکەنان لەم جۆرەشتانەیە ممکن ئەکرێ ئەتوانێ ڕاست دەکەین بەڵێ بەس جارێ بیرمالەوە ناکرێتەوە یانیمانێت جارێ بەس خزمەت بە گەنجان سوودمەند بێ بەڵێ من حەزەکەم خۆت کامێرەمانیش پیشان بە ئەپەکەی تایە کە هێدی زانی چۆن چۆنیەرەوە ڕووی لە کامێرەش بکەیت و کە شازی بەکارێنانیاوەتەوە ئەوەیە وانە؟ بەڵێ ئەم ئەپلیکیشنێ باشە ئەمە ئێستا هەژمارەکە دروست کردم باشە ئەگەر ژمارەکە داخینەوە داخینەوە وی دیار بێ بەڵێ بۆ کامێرە باش ئێستا
ئەو هەژمارەکە داخرایەوە بەڵێ زۆر باشە وڵی بازم تۆزە مشکلمان هەیە چونکە ئەکاونتەکە دروست کردووە ناتوانێت ئەکاونتی تازە دروستکەین ئێستا من هەر بە ئەیمێڵی لەسەرەوەی کە ئایپادەکە هەبوو دروستکرا بەڵێ دوای لەسەر دوای ئەوە قوتوەکانی کە جێبەجێەکەی پێویستی بە ناوشت هەیە کە دکتۆر نەخێ پێویستی بە ناوشتیوان نییە هەر کە داخڵە بی پێتەڵێ ڕەگەزەکە چیە ئیشەکە چێ پیشەکە چیە لە چ شوێنێکە مێنیتەوە لە چ شوێنە حەزر بەوەیە کە ئیشە دەستکەوێتە تا لە بۆ شێوازێ بەڵێ زۆر باش زۆر باشە کاک دکتۆر بۆ هەموو تەمەنێک ئەم ئەپە ئەتوانرێت بەکار بهێنرێت بۆ منە کەسێک تەمەنی خوار 18 ساڵ بێت ئەتوانێت هەلی کاری دەست بکەوێتەیە بەڵێ بەس ئەکەوێتەوە سەر هەلی کارەکان ئەکەوێتەوە سەر هەلی کارەکان هەلی کارێک یعنی ئێوە ڕێگریتان دانەناوە بۆ ئەوەی کە نەتوانێت داخڵ بێت لەوەی کە خاوەنکارەکان چ کەسێکیانەوێت بۆ سەر ئیشەکان باشە ئێمە ڕێگریمان لەوە نەکردووە کە ئەتوانن چی بکەن و چی نەکەن بەس ئیتر ئەوەیە ئەپلیکیشنەکە کە داوە بە زێنی چەند شتێکە بێ دیاری بکەیت و ئیتر بەو شێوازە توانی ئیشە دەستکەوە بۆ خاوەنکارەکانی ژەمە هیچ شتێکماندانە ناوە بڵێن نابێ ئەو شتە بکەی یان بە ئارزی خۆیانەتوان هەموو شتێ بکەن بەس ئەبێ ئەو هەلیکاری کە ئەیانەوە بڵایکەنەوە ڕاست و ڕەوان بێت هیچ بڕپارەیەکیش نە لە گەنجان و لە خاوەنکاریش وەرناگرن جالای مکراوەوە کامێرەمانەکە ئەو کارمشانی باسە بۆ منە لێرە نووسراوە کاگەوی ڕاوێژکاری یاسایی نوێنەری فرۆشتن ئەمانە ینی هەر یەکێکیان ئەکرێتەوە بۆ با من نوێنەری فرۆشتن بکەم ئەمە من دووبەوەنیە لێرەدا پیشەکان دانراوە ئەم ژمارەت چیە لێرە دانراوە بۆ کەسێک کە داوای نوێنەرەکە ئەوە ڕقم تەلەفۆنی خاوەنکارێکی دەستگرەکە دەرێنێت وی بۆ ئەو کەسێکە بە دوای شاگەڕی ئاسانتر بێت زۆر باشە لێرە مەرجەکانیشی داناوە بەڵێ وانە شتێکی زۆر باشە هەور ئیشەکانی تریشی تێدایە بۆ نمونە ئەمە ئەندازاری شارستانی کاری کۆگا لێرەش ئەبینرێت کە چەند کەس سەردانی کردو چەند کەس بینی وێتی وانە سە کاری کۆگایەکی گوڵوانەی کە زۆر بوو خەڵک سەردانی کردووە هەموو ئیشەکانی تێدایە وانە ئیشەکان ئێستا گەر ئیشێک هەشتا کەس بینی بێتی باشە ئەوە شتا کەسە ڕاستەخۆ بە دوای ئیشایگەڕێن شتێکی تریشی تیا حەزم کرد پێوە بڵم ئەو کە ئەچیتە ناو ئیشێک ئەتوانین خۆت بەکاری بێن کامێرەمانی ئەو کارم پیشانی بە کە ئەچیتە ناو ئیشێکەوە بەم شێوازە لەسەرەوە شتێکی تیانووسراوە لینکی ئەم کارە کۆپی بکە باشە بینەری بۆ کەسێکی تر بەڵێ ئێستا بتەوێ ئیشێکە دۆزیتەوە لەگەڵ برادەرەکە تا گونجە بۆ نمونە باشە بە سوودفە چی کلیکێک لەسەر ئەماکەیت و بۆیە نێریتر لە مەسنجەرا بێ لە هەر شوێنێکا بێ بۆیە نێریت و ئەو ئەکسەر داخڵی وێبسایتەکەمانە بێ وێبسایتیشمان هەیە ئەگەر ئەپەکە دانەبەزی بێ بەڵێ ئەگەر ئەپەکە دانەبەزی بێ داخڵی وێبسایتەکەمانە بێ لە ڕێگەی ئەوە ڕقم و شتەکانی خاوەنکارەکەی دەستەکەیت و یەکسەر دەتوانێت سیڤێکی خۆیان بۆ بنێ یان خود تەلەفۆنیان بۆ بکە ئەمەشتێکی زۆر باشە لە پیشەکان داگە بخێتەوە سەری ینی چەند کاری تێدا بێدانە چۆن جای بکاتە بوونە بوونە لە مارکێتینە سێ هەلیکاری تێدا بە جاجا دایانێ بەڵێ هەموو ئیشێک کە دامان ناوە جیامان کردوتەوە ئێستا بۆ نمونە بەشە پزیشکیەکان هەیە سکرتێرە حەزی لە سکرتێرە هەیە حەزی لەوەیە کە بچێتە سەر سەیدە لێ ئیشکە باشە هەیە حەزی لەوەیە ئیشی مندوبی بکە لە سەیدەلێ ئەوانەمان هەمووی جیا کردوتەوە یعنی ئەتوانی هەڵی بژێری کە چ بەشێک تەیە لەو ئیشەیە دەست و چاوە خۆش بێ گەر هاوکارم پرسیاری دیکەی هەبێ لە وڵاتی ئێمەدا با من لە نیە پرسیاری لەریم کورساندا یعنی ئەوەی کەش بزانیتانە شارەزا بوون چۆنچۆنی هەلی کار تا چەند گەنجان مشتاقی کارن کارێکیان دەستکە ئەی بەڕاستی بۆی دانەمەزراندنەوە ئەنی خەڵکێکی زۆر دەناڵێن بەدەست بێکاریەوە بەڵێ وڵای لێرە هەلی کارەکان موچیان کەمە بچی کەم دانێ بەڵێ ئەگەر خەونێکە هەبێ بتێ سایرە بکڕی خانێ بکڕیت وەکو باکو باپیرانمان نییە ئێستا ڕاستە هەبێ تا 30 ساڵی ئیشکەی ئەنجاتوانێ شتانە بکڕیت کاگێدی توانە و لێهاتووی ئەو کەسەش تا چەند دەورە بینێکە یعنی بتوانێت بۆ هەوڵباز زمان فێر بێ هەوڵبار لە
شارەزای کۆمپیوتەر بێژ زۆر شتی دیکە بۆ نمونە تا ئەو کاتێک کە هەلێکی کاری دەسەکەیە سەرقاڵی خۆ لێ هاتووی خۆی بێ بۆی کە هەلێکی کاری باشتی دەستکەیە وانە کاکتۆر ئەمە چۆن نیە ئێستا من خۆم من ویستم لە سەیدەلیا ئیشکەم باشە خۆ نابێ یەکسەر بڵێ تاو ئەبێ من بڕۆم و لە سەیدەلیا ئیشکەم و وەرگیرم پێویستەکە ماوەیەک ئەزمون پێیاکەی شتەکان فێربی من وە خۆم ماوەیەک چوم سێری دەرمانەکانمە کرد نەخۆش من بینی بزانم داوای چیەکەن و چۆن داوای شتەکەن ئەوانە کە ئەزمونێکم پیا کرد ئەجا دەستم کرد بەوەی کە سیڤەکەی خۆم بنێرم بۆ هەلی کارەکان ئەجا توانیم هەلی کارم دەست کرد تر بەو شێوازە خەڵکیش ئەگەر زانیان بۆ نمونە کە هەلی کار ئاسان دەستیان ناکەوێ ئەتوانن خۆیان بەرەو پێشەوە بن بۆ نمونە خۆیان فێری زمانێکی ترکەن یاخۆت لێ هاتووی و توانای خۆیان بەرەو پێشەوە برن بۆ شێوازە ئاسانترە بکە ئیشان دەستکرد باشە کاک دکتۆر ئەو هەلی کارانەی کە تایدا بڵاو دەکرێتەوە لە ئەپەکەدا ئەگەر بوون کارمەندیان دەست بکەوێت هیچ پیشان ئەدات کە بڵێ ئەم هەلی کارە نەماوە یاخود کارمەندی دەستکەوتووە نەخێر پیشانی نایە کە بۆ نمونە کە کارمەندی دەستکەوتە بەیان شتێک بەس ئەو کەسانی کە بۆ نمونە ئەیانێ ئەو ئیشیان دەستکەوێت و سیڤەکەی بۆ نێرن ئەکرێ دوای ماوەیەک بۆ نمونەگەر خاوەنکارەکە یەکێکی وەرگرتە بێ ئەوان ئاگادارمانکردنەوە لەوەی کە ئەو ئیشە هین بووە یەکێک وەرجیاوە ئیشەکە ئەگەری ئێوە لای ئەوە ئەبینرێت ئەزانێت کە کەسێک گەلێکی کاری دەستکەوت بێ لە ڕێگەی ئەم ئەپەوە نەخێر بەس جازارە نامان بۆیت دەستخۆشیمان لەکە کاتە بەشی فیدباکتان هەیە لەناو ئەپەکەیە بەشی فیدباکمان نیە بەس بەشی پەیوەندیان هەیە بەڵێ هەنێ خەڵک هەنگ بە دەستخۆشیێک بە دوای ئەپلیکیشنەکە ئەگەڕێ بزانێ فەیسبوکەمان لەکوێیە نامان بۆ نێرن دەستخۆشیمان لەکەن فەیسبووکیشی هەیە ئەم ئینە بەڵێ فەیسبوک و تیکتۆک و ئەمیمان باشە کاکێدی ئەتانەوە لە داهاتوودا چ گۆڕانکاریەک لە ئەپەکەدا بکەن یاخود چ بەشێکی بۆ زیاد بکەن حەز دەکەین خاوەنکار لە ڕێگەی ئەپلیکیشنەکەەوە بە خۆی پۆست بکات ینی هەنێ جارێ بتەوە ئیشێ بدۆزیتەوە پارەبێت ئێمەمانەوە نەیەڵین کاتەوەتانە لەناو ئەپەکە هەژماری تایبەت بە خاوەنکاریشدا بنێن بەڵێ ئەوە تۆ زەگیشێ لەوانەیە چەند مانگێکی بێت تا تەواوەکەین گەشتە کۆتاییەکە پامێکی کۆتایی شتێکتان ما بێت بڵێن هێدی دواتر تۆریش سواسەکەم وڵایوانی بە دوای هەلی کارەگەڕێن ئەگەر لە زانکۆوە دەست پێ بکەن بەگەوتوان لە مەکتەبیشەوە دەست پێ بکەن فێری زمان بن ئەو ئیشی حەزان لێ زیاتر بە لای بڕۆن ئەگەر ئینگلیزی بزانیت یان عەرەبی بزانیت ئەتوانی هەموو شتێک فێر بیت ینی دەرمانسازی ئێستا گەپتێ دەرمانسازی شتێکی پزیشکی شتێکی قورسە ئەویش دەتوانێت لێ ئینتەرنێتەوە فێری بیت ئەتوانی خۆ حازەکە بۆی کەو کاتی کە زانکۆ تاوا کرد ئامادەوی بۆ ئیش واتە تەنها ئەو بڕوانامەیە شەرت نییە کە تۆ بەدەستێناوە بێ لە هاتووی زیاتر بەدەستبین باڵە ئێستا بڕوانامە زۆر سوودی نەما مەگەر بۆ بەشە پزیشیەکان بێت ئەگەر نا پچی بۆ چاوپێکەوتنێکیش پێتەڵان چیە زانیت داوای هەلیکارە بڵام داوای ئەزمونی لەکەن باڵێ کاک دکتۆر قسەی کۆتایی بەڕێزت چییەوە چیت هەیە لەسەر ئەپەکە هیوادارم گەنجان خۆیان بەرەو پێشەوە برن خۆیان فێریشتی زیاترکەن ئەزمون زیاتر وەرگرن لە ئیشەکانەوە شارەزایی زیاتر پیا بکەن و بتوان ئەگەر بیانێ هەلیکاریەکان دەستکەی ئەمە لە خزمەتیان نابێنێتوان ئەپلیکیشنەکەی ئێمە دابەزێن و هەموو شتێکمان بۆ ئاسان کردوون دەستخۆش بێت سپاس بۆ کاک هێدی هادی محەممەد دروستکەری ئەپی کاردۆز و دکتۆر ڤینوار بەهادین پزیشکی دەرمانساز و ئامادەکاری ئەپی کاردۆز کە لەگەڵ خۆ بەخێر بێت.